ماوەی 7 ساڵە لە هەرێمی کوردستان پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بە بیانووی قەیرانی داراییەوە ڕاگیراوە. پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بەپێی یاسا ڕێکخراوە. بە جۆرێک هەر 4 ساڵ جارێک فەرمانبەر بڕی 50,000 دینار دەچێتە سەر موچەکەی. جگەلەوەش شاباشی دیکەی بە ناوی شیرینی بۆ فەرمانبەران هەیە کە ئەویش هەموو ساڵانە بڕی 6,000 دینار بۆ موچەی فەرمانبەران زیاد دەکات. لە 7 ساڵی ڕابردوودا کە حکوومەتی هەرێم کارکردن بە پلە بەرزکردنەوەی ڕاگرتووە، هەر فەرمانبەرێک 7 شیرینی و 2 پلە بەرزکردنەوەی لەدەست چووە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش ئەو هەنگاوەی حکوومەتی هەرێم کە خۆی لە پەکخستنی پلە بەرزکردنەوەدا دەبینێتەوە بە سەرپێچی یاسایی دەزانێت. ساڵی 2022 دوو وەجبەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دەکات، دوو وەجبە کە ڕاگیراوە دەکا 2022 8 ساڵە فەرمانبەر هیچ پلەیەکی بەرز نەکراوەتەوە کە حەقی یاسایی خۆیانە بە پێی قانون پێیان درراوە 4 ساڵ جارێک پلیان بەرز بکرێتەوە. ئەمە زوڵمێکی گەورەیە لە فەرمانبەر دەکرێت، چونکە ئێستا فەرمانبەر هەیە دوو پلەی دەچۆ پێش بۆی هەم تەسیراتی لەسەر موچە هەبوو، هەم تەسیراتی لەسەر ئەو مافانەی کە وەکو فەرمانبەر پێی درراوە. بەداخۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مافی لێزەوت کردووە پێی نادا. بەشێکی دیکە لە پەرلەمانتاران پێیان وایە دۆخی دارایی هەرێم ڕێگە بە گەڕاندنەوەی پلە بەرزکردنەوە دەدات. بەردەوامی حکوومەتیش لەسەر ڕاگررتنی پلە بەرزکردنەوە بەردەوامیە لەسەر هەنگاوی نایاسایی. ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران سەرپێچی یاسایە وە کارێکی نایاساییە. چەندین جار ئێمە یاداشت و نووسراومان بەرز کردوێتەوە بۆ دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە، بەڵام بەداخەوە بە بڕیاری حکوومەت و بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران ئامادەنین لە ئێستادا ئەم پلە بەرزکردنەوە بکەنەوە. بیانویان ئەوەیە کە کولفەیەکی زۆر ئەخاتە سەر بودجێ گشتی و پارەی گشتی و داهاتی گشتی. دۆخی دارایی هەرێمی کوردستان لە ئێستادا زۆر باش بووە بەداخەوە، بەڵام بەشێکی ئەو داهاتە تا ئێستاش بەنا دیاری ماوەتەوە و حکوومەت دەتوانێت پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکاتەوە، قەرەبووی پلە بەرزکردنەوەکیان بکاتەوە و دەتوانێت هەتا ئەو لێبڕین و ئەو پاشەکەوتێک کە پێشترش کردوێتی دەتوانێت بە بەرنامە بە پرۆژە بیگەڕێنێتەوە. هۆکاری سەرەکی بەرز نەکردنەوەی پلەی فەرمانبەران نەبوونی پرۆژە یاسای بودجەیە. حکوومەتی هەرێمیش ماوەی 7 ساڵە پرۆژە یاسای بودجەی نییە و هیچ شەفافێتێک لە داهات و خەرجیدا نییە. لە ئێستاشدا فشارێکی زۆر هەیە تاکو بۆ ساڵی نوێ پرۆژە یاسای بودجە بنێردرێتە پەرلەمانی کوردستان. بەڵام نازانرێت ئایا پلە بەرزکردنەوەی فەرمانبەران کە مافێکە و 7 ساڵە لێیان زەوت دەکرێت بۆیان دەگەڕێندرێتەوە یاخود نا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.